دەنگی ئەڵڵاهو ئەکبەری جەژن لە مزگەوتەکانەوە بەرز دەبێتەوە. تەکبیراتی جەژن بەرز ڕادەگیرێت. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بەپێی ڕێکارە تەندروستەکان نوێژی جەژن ئەنجام درا. مامۆستایانی ئاینی لە وتاری جەژندا جەختیان لەسەر زیندووکردنەوەی سونەتی قوربانیکردن کردەوە. ئامۆژگاری وڵاتیانیان کرد ئەگەر لە توانایاندا هەیە قوربانی ئەنجام بدەن. هیچ ئیشێک نییە لە ڕۆژی جەژنە ئەوەندەی قوربانیکردن گەورە بێ. إراقة الدماء في سبيل الله أو أكبر عمل في يوم العيد. إراقي دماء خوێن ڕژاندن رسول الله صلى الله عليه وسلم بەدەستی مبارەکی قوربانی کردووە دووشەک کەپشەینی ئەملەحەینی ئەقرەنەینی دووشەکی سپی چاوڕەش شاغدار بەدەستی مبارەکی سەری بڕیوە. یەکەمینیان فەرموویەتی اللهم منك ولك هذا عني وعن أهلي وبيتي. خوای ئەمە بۆ خۆم و خێزان و بنەماڵەکەم. دووەمینیشیان سەری بڕیوە فەرموویەتی اللهم منك ولك هذا عن فقراء المسلمين وأمتي. ئەمە بۆ هەژارانی ئومەتەکەم و بۆ مسلمانان. ئێمەی لەبیر بوو لەو کاتە 1400 ساڵ لەمەوە پێش قوربانی بۆ کردوین. ئەزانێ کەڵکانی هەن ناتوان قوربانی بکەن. ڕەسوول الله بۆی کردووی خەمت نەبێ ئەی هەژار ئەی نەدار. هاوڵاتیان هیواخوازن جژنی قوربانی پیرۆز ببێت ئامایی هێنانی خێر و خۆشی. هاوکات یەکڕێزی سیاسی لە هەرێمی کوردستان بێنێتە ئاراوە. جژنە پیرۆزە بکەین لە یەکتری گەردنی یەکتری ئازاد بکەین و پابەندی ڕێنمایەکان بین. دوعای خێر بۆ یەکتری بکەین، زیکری خوای گەورە بکەین، قوربانی بکەین بەخێر. خوای گەورە زۆرفمان بەسەر بەخێر هەبگەڕێن ئینشاءڵڵا. پیرۆزبایی جژنی قوربانی پیرۆز لە هەموو مسلمانان و لە هەموو دانیشتوانی کوردستانەکەم و داواکارم لە خوای گەورە ئەم جەژنە بێتە هۆی لابردنی نەخۆشی و ناخۆشیەکان و بێتە هۆی ئاشبوونەوەی هەموو لایەنەکان و پیرۆز بێ لە هەمووتان. لەم ڕۆژە پیرۆزبایی لەسەرجە مسلمانانی کوردستانەکەم ئومێدەوارم یەکریزی و تەبایی بەڵبکێشە بەسەر هەرێمی کوردستانە و خۆشبەختی جارێکی تر ئینشاءڵڵا بگرێتەوە بەناو خێزانەکان. قەیرانی دارایی و پەتای ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری نەرێنیان لەسەر ژیان و بۆ نەگشتیەکان دروست کردووە. لەگەڵ هەموو ئەوانەشدا هاوڵاتیان سوورن لەسەر بە زیندوی هێشتنەوەی جەژن و ئەنجامدانی سونەتی قوربانیکردن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.